پاش بڵاوبوونەوەی وێنەی ئێسک و پرووسکی جاندارێکی مێژووی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان پەیام بە شێوەیەکی مەیدانی سەردانی سنووری گوندی تەژگا دەکات لە سنووری ناحیەی تەکێی سەر بە قەزای چەمچەماڵ. پسپۆڕێکی بواری مێژوو شوێنەوار دەڵێت تا ئێستا بە دیاریکراوی نازانرێت تەمەنی ئەو ئێسکی ئاژەڵا چەندە، بەڵام ئەوەی دیارە ئەوەیە تەمەنی ئەو ئێسکا بۆ زیاتر لە 1000 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە و مێژوویەکی کۆنی هەیە. ئاتوانین بڵێن ئەگەڕێتەوە بۆ چاخی بەردینی نوێ، بەڵام دیسانیشەوە بەهۆی ئەوە کە پشکنینێکی زانستی بەکاربوون چواردە نەکراوە ناتوانین دەقا و دەق پێت بڵێن ئەمە چییە و مێژۆکەی بۆ کەی دەگەڕێتەوە، ئایا ئەمە پاشماوەی ئاژەڵێکە یاخود زیاترە. ئەتوانین پێ بڵێن کەمە مێژوویەکی دێرینی هەیە و ئێسکە پەیکەری ئاژەڵێکە لە قەراخی ئەم چەمەیە کە لافاو ڕای ماڵێ و تێکڵاو بە پاشماوەی لافاوەکە بووە. لەبەرەوەی کنەوە پشکنینی زانستی ورد نەکراوە ناتوانین بە دیاریکراوی بڵێن بۆ چ ساڵێک دەگەڕێت، بەڵام بە گشتی دەتوانین بڵێن بۆ 1000 ساڵ زیاتر دەگەڕێتەوە. وەڵایی تەلەفۆنم بۆ مدیناحێ کردو، ئەویش تەلەفۆنی بۆ بڵێن ئاساد سلێمانی کردو و مامۆساژ دوێنێ هاتە سەری بڵێن کەیوەی ئاگادار کردێتەوە. بە بۆنێ ئەم بەنداوەشەوە من ئەم ئێسقانانم لێرە دی نزیکە لێوەی ئێتر ئەم مینە بڵێ حیوان ش بەبانیا ڕۆیتم بە ئەمێسقانە لەگەڵ پای هەڵی گیراوتم بە هەڵی نەگرێ نێ ئەمە لافاوەکە دەری خست بوو. ئەوەی تا ئێستا ڕوون بووەتەوە ئەوەیە پێدەچێت ئەم ئێسکا ئێسکی جاندارێکی گەورەی هاوشێوەی فیل یاخود زەڕافە بێت، کا درێژێکەی لە نێوان 3 تا 5 مەتردایە. مامۆستایەکی زانکۆش باس لەوە دەکات لە ڕووی جوگرافیەوە و لە سەردەمی کۆندا ئەم ناوچەیە ناوچەی نیشتەجێبوونی مرۆڤ بووە. هۆکاری مانەوەی ئێسک و پرووسکی ئەو ئاژەڵەش پاش ئەو ماوە دوور و درێژە تاوێرەکانی سنوورەکەیە کە بوونەتە هۆی پاراستنی ئێسکی ئەو جاندارە. لە ڕۆژگرافیەکە سەیری بکەنم ناوچەی نیشتەجێبوونی مرۆڤ بۆ چونکە لە سەردەمانێکدا کە ئەوروپا چاخی سەوڵبەندان بووە ئێرە ناوچەیەکی تا ڕادێک مامناوەند بووە، مامناوەندی شێدار بووە، بۆیە لێرە مرۆڤ نیشتەجێ بووە، گوندی چەرمومانە بووە. ئێستا دووری ئەم ئێسکە پێکرە لە گوندی چەرمۆ کیلۆمەترێکە، خۆشی گوندی چەرمۆ کەوێت 11 کیلۆمەتر ڕۆژهەڵاتی چەمچەماڵ، نزیکی 12 کیلۆمەتر ڕۆژهەڵاتی چەمچەماڵە ئێسکە پێکەرەکەەوە تا ئەتوانین بڵێن ئەمە کەوتوتە ناوچەیە کە خۆی ناوچەیەکی شوێنەواریە، چەندین شوێنەوارێکی کۆنی تێدایە کە گەڕێنەوە بۆ 1000 ساڵ پێش زین. بەڵام من تەسەوەری خۆم وایە گەرم ئێسکە پەیکەرە کۆنیش بەهی ئەوەیە لە ناو چینە بەردەکانەوە بۆ لە ناوە بووە، ئێستا بەهۆی باران و ڕاماڵینەوە دەرکەوتەوە یاخود شوێنی بەردەکە جوڵاوە دەرکەوتەوە، بۆیە تا ڕادێک شێوەی ئێسکی پێوە دیارە جناگەرم ئێسکە پەیکەرە کۆن بووێت ئەوە بە بەرد وەکو بەردەکەی لێ هاو. سنووری قەزای چەمچەماڵ دەوڵەمەندە بە سەدان شوێنەواری مێژووی گرنگ، بەڵام بەهۆی پشتگوێخستنی شوێنەوارەکانی سنوورەکە لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە بەشێک لە شوێنەوارە مێژوویەکان خەریکە بەرەو لە ناوچوون دەچن. هاوشێوەی ئەم شوێنەوارە قەزای چەمچەماڵ خاوەنی دەیان و سەدان شوێنەواری مێژووی گرنگە، بەڵام ئەوەی تاکو ئێستا جێگەی نیگەرانی شارەزایانی بواری مێژوو شوێنەوارە ئەوەیە کە تاکو ئێستا لە سنووری قەزای چەمچەماڵ فەرمانگەیەکی تایبەت بە شوێنەوار بوونی نییە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، گوندی تەژگا لە سنووری ناحیەی تەکیە.